عزیزان و خۆشەویستانی ئێمە جوانترین سڵاتان لێبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان نەخوازین. هیواخوازین پابەندبوونتان بەردەوام بێت، مانەوەتان لە نێو ماڵەکانتانە لە بەرژەوەندی ئێوەیە، لە پێناو پاراستنی گیانی خۆتان و خێزانەکانتانە مانەوەتان باشترین هەڵبژاردننی ئێوەیە، هاتنە دەرەوەتان دوجار زیان گەیاندنە بە خۆت و خێزانەکەت و هەموو ئەو کەسانەشی کە لەگەڵیاندا تێکەڵ دەبێت. چونکە هەتاکو ئێستا باز لەوە کرا کە لە هەرێمی کوردستان ئەو توشبوانە تەنها لە وڵاتانی دیکە گەڕابوونەوە و ئەو کەسانەشی کە بەرکەوتنیان هەبوو، بەڵام بەداخەوە ئێستا لە نێو مارکێتەکانە، لە نێو مۆڵەکانە، لە نێو بازاڕەکانە ئەم ڤایرۆسە بوونی هەیە. بۆیە ئەگەر تۆ مانەوەت لە نێو ماڵەکان تا هەڵبژێریت، دڵنیام لەوەی کە باشترین بڕیاری تۆیە ئەوە لەبەر سوودی خۆت و خێزانەکەتە. بەداخەوە ئەمڕۆ قەرەباڵغێک و جموجۆڵێکی زۆرمان لە ناو شاری سلێمانی بینی، وەجێگەی دەستخۆشیش بوو هێزەکانی ئاسایش و پۆلیس بە زووترین کات گەیشتنە ئەو شوێنانە و قەرەباڵغیەکانیان نەهێشت. با ئەوان بەردەوام نەبن لە ئەوەی کە داوا لە ئێوە بکەن، بەتکا بە ئێوە بڵێن لە نێو ماڵەکانتانە بمێننەوە تکایە خۆتان پابەندی ڕێنماییەکان بن. ئازیزان لە پرۆگرامی بە پابەند بین، ئێمەش دووبارەم ئێوارە لەگەڵتانین. ئێمە هەموو ئێوارێک لە ساعت 5 ئێوارە هەتاکو 6 لەگەڵتانین، ڕۆڵەمی پەیوەندیەکانتانە دەینەوە. دکتۆری پسپۆڕ و شارەزا لەگەڵمانە بێت بەپێی پسپۆڕێکی خۆی هەر پرسیارێک ئێوەی ئازیز ئاراستەی ئەکەن، ئەو ڕاستەخۆ وەڵامی ئێوە ئەداتەوە لە ڕێگەی ئەم ژمارە پەیوەندیانەوە 053 320 82 00 053 320 54 57. ئێوە ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن و هەر پرسیارێکتان هەیە لە چوارچێوەی پسپۆڕەکەی ئەو دکتۆری کە لەگەڵمانەیە پرسیارەکەی ئاراستە بکەن و تا ئەوش بتوانێت وەڵامتان بداتەوە. ئازیزانم، میوانیم ئێوارەمان دکتۆرە خەندە عەبدولەتیفە عەبدولەتیف ئەنوەرە، پسپۆڕی مایکرۆبایۆلۆجی، مەبەستمان لە نەخۆشە گوازراوەکانە کاتێک دەڵێم پسپۆڕی مایکرۆبایۆلۆجی، و یاریدەدەری پرۆفیسۆرە و سەرۆکی لقی مایکرۆبایۆلۆجی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانیەکەم ئێوارە لە لای ئێمە میوانە. دکتۆرە خەندە زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوون. دکتۆرە خەندە لە ئێستادا ڕەوشی کۆرۆنا بەچی گەیشتووە لە هەرێمی کوردستان؟ سپاس بۆ ئێوە بۆ سازدانیان بەرنامەیە. بەنسبەت کۆرۆنا ئێستا چۆتە قۆناغێکی ترەوە کە پێوترێ قۆناغی هەستیاری، لەبەرەوەی کە سەرەتاوە تەنها لە نێو ئەو کەسانەیە بوو کە لە وڵاتی دەرەوە ئەگەڕانەوە و کەرەنتینە ئەکران و شیکاریان بۆ کرا و پۆزیتیڤ بوو. ئێستا قۆناغەکە لەوە دەرچوو کە لە بەرکەوتەی ئەو کەسانە پۆزیتیڤ بێ، ئێستا لە ناو خەڵکی ئاساییە لە مۆڵەکانە یان لە دوکانەکانە کە شت ئەفرۆشن، یان خەڵکی ئاسایی کە هیچ بەرکەوتەیەکی نییە لەگەڵ خەڵکانێک کە تووشی کۆرۆنا بوو بن پۆزیتیڤ هەیە لە شیکارەکان، کەواتە ئەمە چوینەتە قۆناغێکی هەستاریەوە کە بەرەو ئەوواچین کە پێوترێ ئاوتبرێک واتە بڵاو بوونەوە. زۆر باشە. ئەمانە بزانین دووبارە ڤایرۆسی کۆرۆنا چییە؟ بەڵێ، ڤایرۆسی کۆرۆنایەکە لە ڤایرۆسەکان کە سەر بە فامیلێکی بە خێزانێکی گەورەی فامیلی بڵین کۆرۆنا ڤایریدیە. خۆی ڤایرۆس یا دوو خێزانە لە سەرەتایە، گروپێکیان DNA بە پێی ترشە ئەمینیەکان تەصنیف ئەکرێ، واتە کلاسیفیکیشن ئەکرێ بۆ DNA ڤایرۆس لەگەڵ RNA ڤایرۆس. طبعاً کۆرۆنا ڤایرۆس ئەچێتە خێزانی RNA ڤایرۆس، کە ئەمەش خۆی سیمای چی ئاياتێ ئەم RNA ڤایرۆسەکان ینی بە تایبەتی خێزانی RNA ڤایرۆسەکان زیاتر خۆیان ئەگۆڕن لە کاتی توشکردنی خەڵک بە نەخۆشیەکان. ئەمەیەکێکە لە سیمای ئەم ڤایرۆسە. طبعاً 4 تایپی هەیە، ئەلفا، بێتا، گاما، دێلتا، و ئەو جۆرانەی کە نەخۆش کە مرۆڤ تووشی نەخۆشیەکان زیاتر سەر بە گروپی بێتان، گروپی دووهەمە. زۆر باشە. دکتۆرە خاندا پەیوەندێکی تەلەفۆنیمان لەگەڵا ڕێزان لە سلێمانیەوە. ڕێزان خان ئێوارەت باش، فەرموون چی پرسیارێک تێت هەیە ئاراستەی دکتۆرە خەندەی بکەیت. ڕێزان خان گوێت لە ئێمەیە؟ ئەم کاتت باش؟ ئەم کاتەی تۆش باش، زۆر سپاس. دەستخۆشی بەرنامەکەتان لێبێ. زۆر سپاس. بەڵای بێ زەحمەت پرسیارێکم هەیە. فەرموون. من 8 ساڵە جگەرە ئەخۆم. ببوورە گوێم لێ نەبوو؟ وتم 8 ساڵە جگەرە خۆرم لێ زەحمەت. جگەرە کێشی؟ بەڵێ. بەڵێ. ئەگەر لە پڕوازی لێبێنی خراپە یا وردە. زۆر باشە. مەبەستت بۆ کاتی ئەم ڤایرۆسی ئەگەر ینی وازی لێبێنیت؟ بەڵێ. زۆر باشە، وەڵامەکە وەرەگریتەوە.
زۆر مەمنون. زۆر باشە، سپاس بۆ پەیوەندیەکەت. دکتۆرە خەندە باکسە ڕاستەوخۆ بچینە لای وەڵامەکەی. ئەوەی تێگەشتم 8 ساڵە جگەرە خۆرە جگەرە کێشە باشە ئێوێت جگەرە کێشە ئێوە وازی ئەوێت یەکسەر وازی لەبێنێت یعنی چ کێشەیەکی هەیە ئەگەر یەکسەر وازی لەبێنە ڕەتی بڵین ئێوێت ئەڵە خراپ یەکسەر وازی لەبێنیت خراپ نییە هیچ کاتێک گواسیێنە لە جگەرە کێشان هیچ خراپ نییە و بە ئەکسەوە ئێستا لە کاتێکی باشی شاچکە ئەوانەی کە جگەرە کێشن سیەکانیان هیلاکترە زیاتر معڕەزن بۆ ئەوەی کە تووشی نەخۆشیەکانی سی بن ئەگەر بڵین بەراوردیانکەی لەگەڵ خەڵکانی ئاسایی لەبەرەوە هیچ کێشەیەک نبینم لە وەستانی جگەرە کێشان بگرە هەتا زووتر وازی لێ بهێنیت شتێکی زۆر زۆر باشەکات. بچینەوە لای ئەوەی کە دکتۆرە خەندە ئێستا ئەو چارەسەرانی کە بەکارەهێنرێت تەنها ئەنتیڤایرۆس بەکارهێنرێت نەخێر بەسم بە پێی نیشانەکانی نەخۆشیەکە چارەسەر بۆی بەکارهێنرێ خۆی نەخۆشیەکە هەمانە بەس هەڵگرە هیچ نیشانەیەکی نییە هەمانە مامناوەندە و هەمانە ئاسانە مەسەلەن نیشانەکانی ئاسانە تەنها تایەکی هەیە یان تۆزێک ئەکۆکێت کۆکێکی وشکی هەیە هەمانە ئەچێتە قۆناغی سڤیر پێوترە سڤیر ئینفێکشن کە ئەچێتە قۆناغی توموتیژی و بەقوەتی نیشانەکانیەوە بە پێی قۆناغەکان چارەسەرەکان ئەگۆڕێت بە شێوەیەکی گشتی چارەسەر بۆ توژبوانی نەخۆشی کۆرۆنا تەنها دابەزانی تای نەخۆشەکەیە ئەنی هەر بە پاراستۆڵ و لەگەڵ چەند دەرمانێکی ترەکە بۆ دژەتایە تەنها ئەتوانی تای نەخۆشەکە دابەزێنی تا بتوانی نەخۆشەکە ئاو بخواتەوە ئەگەر نەیتوانی بە بۆی دابنرێت بە کانۆلا بۆی دابنرێت و هیچ شتێکی تر نییە لە قۆناغی سەرەتایەکانە کە بۆ نەخۆشەکە بکرێ بەڵام کە ئەچێتە قۆناغی مامناوەند و قۆناغی هەستیارەوە کە پێ ئیتر ئەچێتە و قۆناغی کە سیەکانی تووشی هەڵکردن ئەبێ ئەو کاتە چارەسەرەکان ئەگۆڕێ لەبەر ئەوەی ئەم ڤایرەسە یەکەم جارە بەم شێوەیە دەرئەکەوێت کە پێوترێت کۆڤید-19 SARS-CoV-2 ناوی تازەی ڤایرەسەکەیە چارەسەرێکی دقیق نییە بۆ ئەم ڤایرەسە لەبەرەوەی ئەوەی کە لە جیهانە بەکارەهێنرێت هەمووی محاولاتە ئەکرێ یعنی شتێکی ستاندەرمان نییە بڵێ بەڵێ و قورسیشە چارەسەرەکەی لەبەرەوە لە هەر شوێنێک لە وڵاتانی توژبوو بەم ڤایرۆسە کۆمەڵێ چارەسەریان داناوە زۆر باشە چینە لای چارەسەرەکان بەڵام سەرەتا وەڵامی و پەیوەندیانە بینەوە لانەمان لەگەڵە لە هەولێرەوە لانەخان ئێوارەت باش ئەو کاتت باش چۆنی بەڕێژ زۆر سپاس ڕێزمەیە بۆ میوانەکەت هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم زۆر سپاس بەڵێ من پرسیارم هەیە لە دکتۆرە فەرموو بەڵێ ئایا ئێمە زۆر جار ئاشەتان ئیش ماڵەوە دەکەین کاتێک کە ئەو مادە پاکەرانە بەکارەهێنی ئایا زۆر جار تەنگە نەفەسمانەکە هەناسەمان چون دەبێت هەوکارەکەی ئیوێ یان نیشانەکانەکان چۆنە ئێمە زۆر کاتە خۆمیش مادەی ڤیتامینم زۆر کەمە حیلات بەکارێنم زۆر جار هەناسەم چون دەبی کاتێک چم لای پزیشکی گوتی ئەوە نیشانەکانی نییە زۆر جاریش کە ژانەسەرم ئەمانگری ترسمان لەلا دروست بە هەر نەوعک بێ ئایا سەبەبی ئەو شتانە چیە کاتێک ئێمە زۆر زوو تەنگە نەفەسە بم هێ حەز دەکەم زوو بڕۆمە دەرەوە کە هەوایەک بە هەناسەم بێتن هەوایەکی فێنک بیت زۆر باشە وەڵامە درێتەوە لانەخان دەچینە لای تاژان خان لە عربەتەوە لەگەڵمانە تاژان خان ئێوارەت باش ئێوارەتان باش تاژان خان ئێوارەتان باش زۆر سپاس دەستخۆشیتان لە یەکەم بە خێراتنی دکتۆرەکەم زۆر سپاس سپاس بێ زەحمەت من وەکو خۆم هیچ کێشەیەکی هەناسەدانم نییە بەڵام لەم کاتەیەکەم شتە دروست بووە نازانم سترێسە نازانم چ شتێکە تۆ بێ هەست بە تەنگە نەفەسی ئەەکەم ڕوون بۆ وەڵامەکە زۆر باشە وەڵامە درێتەوە تاژان خان با بچینە لای پرسیارەکەی لانە باس لەوەیە کرد کە ئەو مادە پاکەرەوانی کە بەکارێنێت لەگەڵ ئەوە شاتەنگە نەفەسەوت ئەڵێ جارێک هەستەکەم هەیە و جارێک نیە هەستەکەم دڵ بێت بەڵام مادەی پاکەرەوەکان هەمویان خۆی ڕێنمایی لەسرە ینی خۆی بۆ چڕی و پڕیە کە بەکار ئەهێنرێ هەناسەتۆنی دروستەکە چکە خۆی هەمووی مادەی بڵین سامە تۆکسیکە لەبەرەوە خۆی ڕێنمایی لەسرە مەسەن مادەی پاکەرەوەکان تەسنیفی هەیە مەسەن هەمانە کلۆرۆکس هەمانە فاستی ئەتیادیە هەمانە زۆر تەرکیزەکان مەسەن چڕی مادەی پاکەرەوەکەی زۆرترە
مادەی تۆکسی سامەکانی زۆرترە لەبەرەوە هەمووی ڕێنمایی لەسرە چۆن بەکارهێنرێ هەمووی بە خستی بە هیچ شێوێ نابێ بەکار ئەو ڕۆژش باسمان کرد لە پرۆگرامێکە کە کوپ فاست بۆ نۆکوب ئاوە بەڵێ ئەو گەر بە پاودەرەکەش بێ کە دڵنیام زۆربەی خەڵک هەر سائیلەکەی هەیە پاودەرەکە زیاتر بۆ تیمەکانی پاکەرەوە بەکارهێنرێن ئەویش کۆنسنتریشن بڵین چڕی خۆی لەسرە و قیاساتی خۆی لەسرە کە ئەگیرێتەوە و حتمما ئەگەر بۆ قیاسە زۆرە و بۆ چڕیە بەکار بهێنرێ هەناسە تۆنیەکە چونکە خۆی ئەمە ئیشەکەی چیە تەنگە نەفەسیەکە چیە تەسکبوونەوەی بۆری هەوایە. دکتۆرە خەندە پێویستەکات هەموو کاتێک تۆم پاکەرانە بەکاربێنیت پێویست نییە تۆ ڕۆژانە کە تۆ ماڵی خۆت پاگەکەیتەوە ئەگەر تۆ بەرکەوتەو نەبێ لەگەڵ دەرەوەیە پێویست ناکە هەموو دقی ئەم مادە پاکەرەوانە بەکاربێنن خۆی کێشەی کۆرۆنا کێشەی کۆرۆنا بەرکەوتەیە لەگەڵ دەرەوەیە ئەگەر تۆ لە ماڵەوە بیت نەچیتە دەرەوە هیچ پێویستە بۆ مادە پاکەرەوەی نیە هەموو ڕۆژێک ماڵەکەی پێپاک بۆ مادە کحولیاتانەی کە زیاتر لە دەرمانخانەکانیش ئەفرۆشن بەڵا بە خەڵک زۆرەوە بەکارهێنێ بەداواکەین لە ماڵەکە تا بمێنیت و تاکو پێویستە بۆ پاکەرەوە زۆرانە نەبێت کە چیتە دەرەوە و هاتیتەوە ژوورۆ ئاساییە بێت دەستکێش لە دەست پێی دەستکێشەکە لا بە دەست پاکەرەوە بە مادەی پاکەرەوەکان و ئەتوانی ئەگەر تۆ شتومەکە کڕی بوو ئەبێت تۆ مەفروزە دەستکی دەرگاکانە پاکەیتەوە عنی تۆش پێویست ناکە هەموو شوێنێکیش بە مادە پاکەرەوانە بۆن بڵاو بکەیتەوە و خۆشە تەنگە نەفەس بکەیت تۆ چەند شوێنێکی دیاریکراو هەیە کە تۆ زیاتر نەخۆشی و ڤایرۆس ئەگوێزرێتەوە بۆ نمونە دەستکی دەرگاکان کە هەمومان زۆر بەکارێنین ئەندامانی خێزانەکە زۆر بەکارێنێ بۆ نمونە ینی محاجرە کە ئەگەر لە ناو ماڵا هەبێ باشە یعنی بەرپێکان ئەو شوێنانەی کە پێڵاوی لێدانی ئەمانە زۆرترین بەرکەوتەی لەگەڵ دەرەوەیە هەیە تۆ پێویستەکە ئەوانە زیاتر تۆ ناو مەطبخ و کەوانتەرەکە و ڕاستە پاکردنەوەی ئاسایی جیاوازە بەڵام هیچ پێویست ناکە ئەم مادە کحولیانە کە زۆر پیژە و زەرەری هەیە بۆ کۆ ئەندامی هەناسە بە بەردەوامی بەکاربهێن باشە. هەندەخان دکتۆرە خەندە بورە دەچینە لای کاک بڕیار لە ڕانیەوە کاک بڕیار ئێوارەت باش زۆر سپاس دەستخۆشی ئەو بەرنامە و لێەکەم زۆر سپاس بەخێراتنی میوانە بە ڕێزەکە شتەکەم فەرموو کاک بڕیار چی پرسیارێکت هەیە؟ پرسیارێکم هەبوو لەمدا دێ فەرموو یەک تۆز دڵمت بەرزکەی کاک بڕیار ئازێر نەبێ پێی بڵێ ئایا ئەو دەرمانانی کە ئێستا باس کراوە و کۆمپانیا کە باسی کرد نەوە دەرمانێک دۆزراوەتەوەی کە بۆ چارەسەری مەلاریا بەکاردێ و حەبی کە باس کرا ئایا تا چەند دڵخۆشکەرە بۆ چارەسەرکردنی ئەم ڤایرۆسە ئایا سەپاسەد چارەسەریەکە ئایا ئەو کەسی کە بەکەری دێنێ لەژێر بڵێن چاودێری پزیشکیدا کاریگەریەکی لەسەر ئەو شخصە دەمێنێتەوە کە بەکاری دێنێ ئەگەر ڕوونکردنەوەمانداتێ و زۆر باشە زۆر باشە وەڵامە دێتەوە زۆر سپاس دەچینە لای باوکی خەیام لە سۆران باوکی خەیام ئێوارەت باش زۆر سپاس نامێکمە بوو لە دکتۆرا من ئەساسیم هەیە لە دوود بە بەردەوامیش ئەتیژمن تێگەشتێت پژمەت هەیە باوکی خەیام دەنگەکەی ئێوارەتان باش بەرنامەتانێ دەکەم زۆر سپاس دەکەم من دووبم هەیە بە بەردەوامی ئەتیژمن ئەپشمێت بە هەر کاتیش عیلاجی ئەم حەساسی ئەخۆم بە بەردەوامی سەرم دێشم هەموو کات وایە هەموو کات وایە یان جاروبارە نا بە بەردەوامی سابوون و تەنها پژمینە باوکی خەیام پێشمێن بەڵام هەر کاتێک عیلاجی حەساسیەکەش خۆم سەرمی زۆر باشە وەڵام مەدرێتەوە بێگومان زۆر باشە دکتۆرە خەندە با بچینە لای پرسیارەکەی بەردەوامی هەر کاتێ بۆن سابوون و بۆنی بەهارات ئۆشتانم بۆ بێ زۆر باشە زۆر سپاس بێگومان وەڵامە درێتەوە دەچینە لای تاشان پرسیارەکەی تاشان لە عربەت بەنسبەت چارەسەرەوە وەکو پێم وتی لە سەرەتای بەرنامەکە ئێمە هیچ چارەسەرێک تا ئێستا یعنی لە جیهانە نەوتراوە ئەمە لە 100% چارەسەری کۆرۆنایە بەڵام ئەمانەی کە کراوە هەمووی توێژینەوەیە لەبەری ئەو هەنجمارەیەکی توشبووی زۆریان هەیە لەبەرەوە ئاسانتر توانیوانە ئیشی لەسەرکەن ئەم دوو دەرمانەش کە دەرمانی یەکەمیان دەرمانی دژە مەلاریایە کلۆرۆکوین و دەرمانی دووهەم ئەزیثرۆمایسین کە دەرمانی دژە بەکتریایە ئەمە لە فەڕەنسا توێژینەوەیەکیان کردووە لەسەر کۆمەڵی تقریبان 42 نەخۆشە بەکاریان هێناوە ئەنجامێکی بەرچاویان بینیوە کە ئەم دوو دەرمانە بەیەکەوە کە بەکار هاتووە نەخۆشەکان
نیشانەی نەخۆشیەکە بەرەو نەمان ڕۆشتووە. باشە ئێمە لێرەیە هەردوو دەرمانە کە دەرمانی یەکەم کە کلۆرۆکوینە دژە مەلاریایە پێشتریش بۆ یعنی بۆ بڵاوبۆکانی ڤایرۆسی کۆرۆنا بەکار هاتووە لە سارس کە لە سارس کە لە ساڵی 2002 بۆ 2023 بڵاو بۆتەوە بۆ هەندێک تایپی ئینفلاوەنزا بەکار هاتووە. ئیشێکی باش ئەکا هایدرۆکسی کلۆرۆکوین چکەمیش چەند جۆرێکی هەیە کلۆرۆکوینی هەیە کە تۆزێک ئاڕازی جانبی زۆرترە یعنی خراپترە کە خەڵک بەکارێنێ هایدرۆکسی کلۆرۆکوین سەلفەیت باشترە ئەتوانرێ بەکار بهێنرێ بەڵام لەژێر چاودێری پزیشکاوە ئەمەش بەپێی وەزارەتی تەندروستی عێراق هەر ئەم دەرمانەی داناوە بەکار بهێنرێ بۆ توشبووان ئەگەر حاڵەت هەبێ و بتوانی بەکاری بێنی بەنسبەت دەرمانی دووهەم ئەزیتhrۆمایسین تا ئێستا هیچ داتایەک هیچ توێژینەوەیەکی باوەڕ پێکراوی لەسەر نییە بینیویانە لەم نەخۆشانە کە یاویان نەتێ نەتیجەی باشیان لێبینی واتە نیشانەی نەخۆشیەکە بەرەو کەمبوونەوە ڕۆشتەوە بە تایبەتی کە لەگەڵ کلۆرۆکوین یاویانە نیشانەی نەخۆشیەکە نەماوە بەڵام ئەمەش چۆنە یعنی دوو جەمسەرە ئایا نەخۆشەکە خۆی نیشانەکانی بەرەو کۆتایی ڕۆشتۆیان تەسیری ئەم دوو دەرمانە بۆ بەیەکەوە کە چارەسەری ئەوە ژێگلای نەبووتەوە لە هەموو حاڵەتێکە ئەو دوو دەرمانە یعنی خۆشبەختانە هەیە لە سلێمانی و هیچ کێشەیەک نییە و دەستیان خۆش بێ کە کۆمپانیای پایۆنیر ئەتوانێت کە بەرهەمی بێنێ ینی وەکو مەغزون لە بۆ چارەسەر نییە بۆ ینی بۆ ئەوە نیەکێک بڵێ ئەی خۆم بۆی تووشی ڤایرۆسەکە نەبن ئەمە شتێکی وانێ و ئەبێ لە ژێر چاودێری پزیشکیا بەکار بهێنرێەوە هەندێک نەخۆشی درێژخایان هەیە کە ناتوانانی ئەم دەرمانانی بۆ بەکاربێنی لەبێرەوە ئەم دەرمانانە ئەبێک یەکێک کە توشبوو بێ و لەژێر چارەسەری پزیشکی و لە ناو نەخۆشخانەکان بەکاربێنی دەرمانێک نییە لە دەرمانخانەکان بچی بیکڕی زۆر ئەوە ڕاست نییە. باوکی خیام لە سۆران باسی ئەوەیە کرد کە پشمینی هەیە کە عیلاجی حساسێتی شەخواست سەری پێ بڵێ ئەوە لەوە چێت خۆی هەستیاری لەگەڵ بێ لێساشەکە بەڵێ هەستیاری لەگەڵە تەمەەن ئێستا وەرزی بەهارە زیاتر ئەبێ و هەستیارێ بۆی گوڵ و گژوگیا و چەند مادەیەکی کە پێی ئەوترێ پۆڵن کە ئەمانە خۆیان حسابەکرێ مادەی هەستیاری بڵین مادەیەکن ئەچنە جسمی ئەو کەسەوە و تووشی هەستیاری ئەکەن بەپێی خۆی کە ئەڵێ من دەرمانەکان ئەخۆم تووشی سەرێشا بم بەڵێ زۆر لە دەرمانەکانی هەستیاری بۆ دۆزەی کە بۆی نووسراوە کە ئەیخوا تووشی سەرێشا بێ زۆر کەس تووشی گێژی ئەبێت ئەوە لە کاتی خۆیان کە ئەبێت سەردانی پزیشکەکەی خۆی بکاتەوە لەوانەیە وا پێویستکایان دەرمانەکەی بۆ بگۆڕێ یان کەمیەتەکەی بۆ کەم کاتەوە کە بەڵام لێستا ضرور نێت پێویست ناکات لەبەر سەلامەتی خۆت لەنێو ئەتوانێت خۆی بپارێزێت بەڵە خۆ بپارێزە و مەچۆرە دەرەوە تاتوانیت ئەو کاتە حساسێتش دروست نابێت مێڵە ماڵەوەژە پاکەرە قورسەکان بەکاربهێنن دەچینە لای پەیامنێرمان سەرباز ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە سەرباز ئێوارەت باش پێمان بڵێ هەواڵ و زانیاریەکان لە لای تۆ چین کۆژار سڵاو لە تۆ لە سەر زەمینەرانی گەلی کوردستان ئەو شوێنەی ئێمە لی ڕاوەستاوین ئەمە با بڵێن کۆمەلگای سێبیرانە کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا حاڵەتی کۆرۆنای تێدا تۆمارکرا بوو لە ڕۆژی یەکەم گەنجێکی تەمەەن 29 ساڵ لێرە با بڵێن تووشی نەخۆشیەکە بوو دواتر بۆ ڕۆژی دواتر نۆ حاڵەتی دیکەی تێدا تۆمارکرا و ئەمڕۆکەش 5 حاڵەتی دیکەی تێدا تۆمارکرا و ئەوەی کە لە ئێستادا هەیە تیمەکانی تەندروستی لێرن و تیمەکانی بەرگری شارستانی و هێزانیەکان لێرن و تەواوی کۆمەلگاکە کەرنتی کراوە ئەوەی کە هەیە لە ئێستادا کاتێک با بڵێن هەر ئەمبڵاسێک کە دەچێتە ژوورەوە بۆەوەی کە نەخۆشێک یان ئەو گومان لێکراوانە بێنێت دەرەوە کە داخل دەبن تحقیم دەکرێن و کە دێنە دەرەوەش تحقیم دەکرێن کە ئێستا کەمێک لەمە بەر چەند دقەیەک پێشتا دیار بۆ ئەمبڵاسێک هاتە دەرەوە کە کەمێک پێشتا چووە ژوورەوە نەخۆشێکی هێنا دەرەوە گومان لێکراوێک بۆ ئێستا بەرەو با بڵێن ئەو سنتەرەی کە دیاری کراوە بۆ نەخۆشی کۆرۆنا لە هەولێر گوازایەوە ئەوێ و دواتر کە ئەمبڵاسەکە هاتە دەرێ تحقیم کرا و تەواوی ئەو کارمەندانەش تحقیم کران من بۆ زانیاری زیاتر کاک حاجی ڕزگارم لەگەڵدایە کاک حاجی ئەگەر بێتەوەیرەوە کاک حاجی سڵاو دەبێ ماندوو نەبن ئەگەر پێم بڵێت جەنابتان وەکو سەرۆکی تیمی نەخۆشخانەی گەڕۆک لەم شوێنە ئیشوکارەکانتان چۆن دەڕوات و ئەو خەڵکانەی کە ئێوە ڕۆژانە با بڵێن مامەڵیان لەگەڵ دەکەن چۆنی مامەڵیان لەگەڵ دەکەن و چێن ئەوانەی کە گومان لێکراون لێرە بەخێر بێن وەکو تیمی نەخۆشخانەی گەڕۆک بە ڕۆیەتی شتە دووستی هەولێر لە دوێنێکەوە لێرەین ئەو حاڵەتانێک کە
ناو بڵێم دەکە خەڵک دێتە ئێرانە ئەو کە پێویست بە دا و دەرمان بێت تیمە چارەسەر پێویستە بۆ دەکەین دکتۆر با لەگەڵە تیمەچی متەکاملین ئەوەی کە گومانی لێ بکرێت کە ئەو هەڵگرە و ڤایرۆسە بێتیان ڕازەکانی وا پێ بچێتن بە ئەمبوڵانس تایبەت دەگوازێتەوە بۆ نەخۆشخانەکانی هەولێر وەلێرە دا و دەرمان پێویستمان پێ هەندێک حاڵەتی وەریکە حاڵەتی ئاعتیادی ئەو نەخۆشانەکە خەڵکی گوونەکە نەخۆشن لێرە چارەسەری پێویستە بۆ دەکرێت دەرمانە پێ دەدەین دەگەڕێنەوە شوێنی خۆیان پێویست ناکات داخلی نەخۆشخانەکان هەولێر بن ڕۆژانە ئێوە جگەلەوەی کە گومان لێکراوەکان دەگوازنەوە چارەسەری ئەو نەخۆشانەش دەکەن کە لەم کۆمەڵگایە پێویستیان بە نەخۆشخانە هەبێت یان پێویستیان بە چارەسەری پزیشکی هەبێت زۆر حاڵەتانەیە کە خەڵک سەدای نەخۆشخانەکان دەکە لێرە وەکو تیمی نەخۆشخانە گەڕۆک دەرمامە پێ پێداویستی پزیشکی پێویستی حاڵەتی ئێستامە پێ دەتوانین لێرە داودەرمان پێ بدەین ئەو نەخۆشانێک کە گومانی شەر بکرد بە تاکید تەحویل نەخۆشخانەکە لەولێر دەکرێن بەڵام شەر نییە احتمال و نەخۆشانێکە لەوێن احتمال نەخۆشیشی ئاعتیادی بن بەڵام کە دێندا ئێمە داودەرمانش باشمان پێ دەتوانین لێرە چیتان هەیە بۆ دانیشتوانی ئەم کۆمەلگایە کە ئێستا با بڵێن چەند حاڵەتێک لەوێ هەبووە و ڕۆژانە ئێوە با بڵێن بەرکەوتتان لەگەڵ ئەوان هەیە چ ئامۆژگارێکی ئەو خەڵکە دەکەن کە لەم کۆمەلگەیە کەرەنتین کراون بەڕاستی تەنها سەبر و تەحاملی دەوێتن ئەو حاڵەتە لەبەر کە هەموو هەدەفەکە ئەوەیە کە بەکەمترین زەرەر خوا نەخواست ئەگەر کەسێک توش بووە لە خێزانی لە کەسێک بە هەر نەفرێک بێنەبێتە دوان وسییان و زیاتر بۆیە داوای لێ دەکەین کە لە شوێنی خۆیان بمێنەوە لە ماڵی خۆیان دەرنەسن هەتا ئەگەر حاڵەتێکە بتوان نەمە تیمە تایبەتەکانی تەندروستی هەولێر بستنێ فەحسیان بۆ بکەن ئەگەر خوا نەخواستە حاڵەتێک شوا بوو کە زانیمان ئاڕازەکانی پێدەچێت نەخۆشی بێتن بە ئەمبوڵانس تایبەت نەخڵ دەکرێت بۆ نەخۆشخانەکان چۆگەر بێت وەڕاستێک کەڵابوو لەو خەڵک هەبێت لە تایبەتی لەو شوێنێکە خەڵک پۆزیتیڤ دەچوە چەند کەسێک لەوێ دەرێ بۆی پێویست دەکاتن ئەوان لە ماڵی خۆیان بمێنەوە دەرنەچن ئێتر ئەوەی دیکە پێدەویستیان هەبێت دەکرێتن بە تەلەفۆن لەگەڵ خەڵکی دیکە خزم کەسەکانە بێ لێرانەوە بۆیە تەرتیب دەکەن ئەوەی دیکە داو دەربانی پێویستە بە هەمانە ئەوەی دیکەش کە بۆ نەشبێت لە لای خۆشمانە بێتن ئەمە لە ڕێگای بەڕێتی گشتە دوستی هەولێر داو دەربانەکان بۆ دابین دەکەین چی دیکەمەوەیە کە سپاس بۆ هاوکارمان سەرباز کە ڕاستەوخۆ هەواڵ و زانیاریەکانی لە هەولێرە بۆ گاستینەوە بەڵێ بەڕێزان ئێساش دەچینە لای دوایین ئامار و زانیاریەکانی جیهان سەبارەت بە وڵاتانەی کە لە ڕێزی یەکەمن بۆ توشبوون بە کۆرۆنا کە یەکەم وڵات هەتاکوی ئێستا وڵاتی چینە لە ڕێزبەندی یەکەمە کە زۆرترین توشبووی هەیە بە ڤایرۆسی کۆرۆنا و وڵاتی ئیتاڵیا دووەم وڵاتە ئەمریکا خۆی لە سێما بینێتەوە بەداخەوە کە ئیسپانیا بوو بەڵام ئێستا ئەمریکا چۆتە ڕیزی سێم لە ئێستادا و ئیسپانیا وڵاتی چوارەمە بە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ئەڵمانیا پێنجەم وڵاتە هەتاکو ئێستا و وڵاتی ئێرانیش لە دوای ئەڵمانیا بێت بە توشبوونی ڤایرۆسی کۆرۆنا و دوای ئەوەش فەڕەنسایە ئێستاش بینەری چەند دیمەنێکی شاری سلێمانیە بین کە لە ئێستادا ڕاستەخۆ هاوکارانمان بۆمانە گوازنەوە کە سلێمانی پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆیە و قەدەغەی هاتوچۆ هەتاکوی ئێستا بەردەوامە و هیچ جموجۆڵێک نابینرێت هیوادارین کە بەردەوام پابند بن با ڕێنمایەکانی تەندروستی ئەوە دوجار بۆ تەندروستی ئێوەیە بۆ پاراستنی خۆتان و خێزانەکانتانە تکایە دوورکەونەوە لە قەرەباڵخی ئەگەر شتێک زۆر زۆر پێویستی نەبێت یاخود حاڵەتێکی زۆر زەرور نەبێت تکایە لە نێو ماڵەکانتانە بمێنەوە مێنە دەرەوە لە ئێستادا دانیشتن لە دەوری خێزانەکەتان بە خێزانێکی تەندروست زۆر زۆر خۆشە لە دواییدا دوور بێت ئەگەر یەکێک لە ئەندامانی خێزانەکە توش بێت هەموو توش ئەبن و ئەو کاتە دڵنیام لەوەی کە لە عەزابێکی زۆر زۆر ئابیت تۆی تاک کە خێزانێک توش بە ڤایرۆسێکی کوشندە کردووە بۆیە مانەوەتان باشترین هەڵبژاردننی ئێوەیە و وەکو دکتۆرەش باسی کرد کە لە ئێستادا چارەسەرێکی وەها بۆ ڤایرۆسەکە نییە بۆیە تەنها مانەوە لە نێو ماڵەکانان چارەسەر مانەوەی خۆتانە لە نێو ماڵەکانتاندا تکایە مێنە دەرەوە گەنجان ئێوەش مێنە دەرەوە بۆ پیاسە و بە بیانووی هەوا گۆڕکێ مێنە دەرەوە مناڵەکانتان لە نێو ماڵەکانە بهێڵنەوە چونکە مناڵ خۆنەویستانە دەست لە هەموو شتێک دەدات ئێمە نازانین لە ئێستادا ڤایرۆسەکە چۆن
چۆن بڵاوە هەتاکو ئێستا دکتۆرەش باسی ئەوەی کرد کە ڤایرۆسەکە لە ڕێگەی ئەو کەسانە بوون کە لە دەروی وڵاتە هاتنەوە بەڵام ئێستا لە نێو بازاڕەکانە لە نێو مارکێتەکانە ئەو ڤایرۆسە بوونی هەیە ئێمە نازانین چی کەسێک توش بووە بە ئەو ڤایرۆسە کاتێککە مناڵەکانتان با لە ماڵەوە بێت مێڵم بڕاتە مارکێت مێڵم بچێتە کۆڵان کاتێکە لە دەرەوەش ئەبێت کە گەڕێتەوە فێری ئەوەی کەن کە چۆن دەستەکانیان بشۆرن چۆن ئەوەی کە خۆیان بپارێزن لەبەرەوەی کە مناڵ زۆر ناسکە و دوجار ئێوەش ئەبێت پابندی ڕێنمایەکانی تەندروستی و هاتوچۆ بن لەبەرەوەی ئەوان شەو ڕۆژیان کردوتە سەر یەک لەبەر خاتری ئێوەش هاوکاریان بن وکو ئەوان چۆن لە پێناو تەندروستی ئێوە لە پێناو سەلامەتی ئێوەیە شەو ڕۆژی خۆیان تەرخان کردوت کە ئێوەش هاوکاریان بن لەگەڵیان بن بۆ ئەوەی کە ئەوە ئێوەش پارێزرا بن و ئەوانش پارێزرا بن ئەو هاوکارانم ئەڵە پێندێکی جوان دروست بۆ لەوەی باس لەوە ئەکات کە دکتۆرەکان ئێستا فەرمانڕەوای وڵاتن سەرکردەی وڵاتن ئەوان شەو ڕۆژی خۆیان بەڕاستی خۆنەویستانە کرۆتە سەر یەک و بۆ ئەوەی کە ئێمە بپارێزن ئەوانیش گیانیان لە مەترسیایە بۆ ئەوەی کە ئەم مەترسیانە کەمتر بکەینەوە هاوشێوەی وڵاتانی چین و ئیتاڵیا و ئەمریکا و ئیسپانیا و ئەڵمانیا و ئێرانیش نەبێتەوە ینی ئەو سیناڕوانی کە ئەوێ دووبارە بۆ تۆ لێرەش دووبارە نەبێتەوە بۆی کە دووربن ئێمە لەگەڵتانە بەردەوام ئەبین. باڵی ئەزیزان ئێمە لەگەڵتانە بەردەوامە بین لەگەڵ دکتۆرە خەندا بەردەوامە بین بۆ زانیاریەکان باس لەواکەین. دکتۆرە خەندا قەڵەمەکەشم بەدەست مۆشکاندەوە نەهێناوە بەردەوام لە کاتی قسەکردنا. ڤایرۆس کار لە چی خانەیەکی یاخود چی ئەندامێکی جەستە ئەکات؟ خۆی ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێی ئەندامی هەناسە وەریەگریت واتە لە خانەکانی لوتەوە لەگەڵ بەشی سەرەوەی قوردەوە وەری ئەگری. خۆی ڤایرۆسەکە چەند پرۆتینێکی هەیە بەهۆی وەرگرەکانی خانەکانی ئێمەوە کە ئەو ڤایرۆسە وەرئەگرین کەواتە خانەکانی ئێمە چەند وەرگرێکی لەسرە ئەو ڤایرۆسە لە ڕێی ئەو کاتێکە ڤایرۆسەکە وەرەگرێت ئەو ئەندامانە چیان بەسەری ئەو ئەندامانە چیان بەسەریە ئەنووسێت بە خانەکانەوە و ڤایرۆسەکە خۆی ئەکشێنێ بۆ ناو خانەکە لە ناو خانەکەیە وەکو بەرگێک دروستەکە بە دەوری خۆیە وردە تاکوونەوە پرۆتین و ترشە ئەمینەکانی خۆیە کاتە خانەکە و لە ناو خانەکە دەستەکە بە زیاد بوون لەگەڵ دەستکردن بە زیاد بوون هەموو خانەکانی بەرگری لەش ئەکەوێتە ئامادە باشیەوە لەگەڵ ئامادە باشی خانەکانی بەرگری لەش وەکو حاڵەتێکی ئیلتیهاب دروستە بێ ئەبێ بە ڕشتنی چەند مادێکی پرۆتین ئەم مادە پرۆتینیانە دەست دەکەن بە ئەوەی کە خانەکان برینار ئەکەن هەندێک لە خانە وەکو خانەکە ئەمرێنێ هەندێک لە خانە تەسکیەکات هەندێک خانە ئیلتیهابی توژەکە بۆیە دەرەنجامی ئەمە چیە هەوکردنی سیەکانە کە ئەبێ بەهۆی حاڵەتێکی نەویستراو کە ئەویش ئەو نەخۆشەکە هەناسەتونێکی زۆری ئەبێ و پێویستی بە هەناسەدانی سناعی ئەبێت بڵێن کە پێوترێ ئارتیفیشەل ڤنتیلیشن کە ئەمە طبعا حاڵەتێکی نەویسترا و خراپی ئەم ڤایرۆسەیە. زۆر باشە. دکتۆرە خەندا لە چین ینی ئەڵێ پلازما و تەنی پلازمی ئەو کەسانی کە توشبوون بە لە پێشتردا بە ڤایرۆسەکە و ئێستا چاک بوونەتەوە بەکارهێنن بۆ کەسی توشبووی نوێ ئەمە تاکو چەندێک ڕاستە؟ بەڵێت زۆر توێژینەوەیان کردووە تقریبان لەسەر 1050 بۆ 1055 نەخۆش ئەمەیان تاقی کردوتەوە خوێن لە نەخۆشەکە وەرەگرن کە چاک بۆتەوە طبعا ئەو ئێمە کە تووشی هەر ڤایرۆسێکە بین یا تووشی هەر جسمێکی غەریب ببین ڤایرۆس بێ بەکتریا بێ هەر مشەخۆرە گیانەوەرێکی تر بێ ئێمە دژەتەن دروست دەکەین بۆ زۆر لە ڤایرۆسەکان دژەتەنەکە دائیمیە واتە بەردەوام بۆ هەموو ژیانت ئەمێنێتەوە. ئەو نەخۆشانی کە تووشی کۆرۆنا بن دژەتەن دروستە بێ لە جسمیانە چیان کردووە خوێنی نەخۆشەکە وەرەگرن پلازما لە خوێنەکە جیا ئەکەنەوە ئەم پلازمایە پڕە لە دژەتەن بۆ ڤایرۆسەکە طبعا بە چەند قۆناغێکا تێپەڕە بێ پاکردنەوەی ئەبێ کە پێوترێ پیوریفیکیشن و ئەبێ تاکید بن کە ئەو نەخۆشە هەڵگیری هیچ ڤایرۆسێک یان نەخۆشێکی تری نیە و بەکاری ئەهێنن بۆ نەخۆشە توشبووەکان ئەبینن نیشانەی نەخۆشیەکە بە بەرچاوی بەرەو نەمان ئەچێت بەرەو نەمان بەڵام مەرج نیە لە هەموو نەخۆشەکانە ئەمەش هەر عینەشە تاقیکردنەوەی کردویانە و پێشتر ئەمە بەکار هاتووە لە ڤایرۆسی سارس کە لە 2003 بڵاو بۆتەوە ئەمەیان بەکارهێناوە لەبەرەوە نەتیجەیەکی بەرچاویان بینیوە ئێستاش لە تاقیکردنەوەیان بۆ ئەمە بەڵام هێشتا لەبەروی ئەم ڤایرۆسە تازەیە و بە شێوەیەکی خێرا هەموو جیهانی گرتوتەوە هیچ شتێک تا ئێستا هین نەبووە یان دەرەنجامێکی وای نییە کە بڵێن تەواو بەکاری بێنن. زۆر باشە.
هیوادارین کە دەرەنجامی باشی هەبێت هیوادارین کە ئەو تاقیکردنەوەی کە ئەکرێت ئێستا باسی تاقیکردنەوەکانی شەکەین ئایا لە کوردستانیش هیچ هەنگاوێک نراوە بۆ ئەوە باسی ئاوی گەرم ئەەکەین هەمیشە بۆ پاکردنەوە ئاوی گەرم چی کارێک لە میکانیزم ئەم ڤایرۆسی کۆرۆنا خۆی یعنی پلەی گەرمی بۆ ڤایرۆسەکە لە 6 پلەی سەدیە ئەنجا ڤایرۆسەکە ئەمرێت 6 پلەی سەدی ینی بۆیە تۆڵە جلەکانە کە یخیتە جل شۆرەوە با دەرەجەی حرارەکە ینی هەموو ئەو باسانە ڕاست نییە کە شوهەوە گەرم بێت ڤایرۆسەکە ئەویش هەر لە هینایە ئەویش هەر لە تاقیکردنەوە ینی تاقیکردنەوە کراوە لە چین زیاتر بۆ توێژینەوەکان زیاتر باسی چینەکەم چکە یەکەم وڵات بۆ کە ڤایرۆسەکەی تیا دەرکەوتووە و ئەوان توانای ینی تەکنەلۆژیایان بەقوەترە ینی ئاسانتر ئەتوانن توێژینەوەکان ئەنجام دەن بۆیە من باسی ئەوێ یەکەم زیاتر ئەوان توانیویانە چی بکەن چەند توێژینەوەیەکیان کردووە ئەڵێن لەگەڵ بەرزبوونەوەی 1 پلەی سەدی لە گەرما ڕادەیشە 1 دەرەجە بەرزە بێتەوە ڕادەیشە و پلەی سەدی بەیەکەوە کاریگەری چی هەیە لەسەر ڤایرۆسەکە زیادبوونی ڤایرۆسەکە بە ڕێژەی 0.03 کەمەکاتەوە ئەمە یعنی توێژینەوەیە واتە بە بەرزبوونەوەی پلەی گەرما تەسەور ئەکەن ڤایرۆسەکە جوموجوڵی کەم بێتەوە بەڵام بەرکەوتە هەر هەیە و توشبوون هەر ئەبێ و مەترسی هەر هەیە و بە تایبەتی لەم ڤایرۆسی ئێستاە کە پێوترێ پاندمیک واتە هەموو وڵاتان ئەگرێتەوە هەندێک جار ئەو قاعیدانە بەسەریا تەطبیق نابێ لەبەرەوە تا ئێستا ئەمە نەزانراوە ئایا لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما ڤایرۆسەکە نامێنێت یان جموجوڵی کەمە بێتەوە ینی هیچ شتێکە تاکو ئێستا 100% دکتۆرە خەندە بەردەوامە بینەچینە لای دایکی ئەحمەد لە سلێمانیەوە لەگەڵمانە دایکی ئەحمەد ئێوارەت باش خواکان لەبێ ئێواری ئێوەش باش زۆر سپاس وڵا بەڕێزم من پێشنیارێکم هەیە دکتۆرێکی ئەمریکی باسی ئەوەی کردی فەرمیدەی پێغەمبەر هەیە کە فەرمێ لە هەر وڵاتێتا ئەم بڵاو بۆ مەشتەناوی مێنەگەرەوە تووشی هەناسەتنی بووم شتێکم بەکارهێنا ئەگە لە ڕێزانی سیەوەینە ئەوژە توانن پێشنەی لەسەر کەم حەزەکەم ئینشاءالله ئیسفادەت هەبێ پەر بەخەنگڵی پاکن هێنا گرتمەوانێ ئەجا وەکو درنایە و وەکو شەربەتی خواردم هەستم کرد بەخوا بەجای بەرە باشی ڕۆشتم چونکی حەزمی کرۆ دەکان کرۆ بێ بەقووەتە لە ناو گڵان نامێنێت هەزەکەم ئێوەش ئینشاءالله ئیسفادەی یەکەم و دەستخۆشیتان لێکم دایکی ئەحمەد زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای ئەژین لە ڕانیا ئەژین خان ئێوارەت باش باسی بەڕێزم زۆر سپاس بازمامن ئەرێ بەڕێزم ئەمن عملیاتی پرسیارێک لە دکتۆرەخان ئەمن عملیات ببوورە ئەژین خان دەنگت زۆر کەمە ببوورە ئەمن عملیاتی دەمە و پێشتر یعنی بڵێن دەشم هەبوودی بەر عملیاتی کردێتەوە ئایا کە دوور بێت هیچی ئەو ڤایرۆسە بم تا چەند مەترسیدارە بۆ ژیانم زۆر باشە ئەژین خان وەڵامە درێتەوە گوێم لە پرسیارەکەی نەبوو چی بوو پرسیارەکەی باسی ئەو ڤایرۆسە پێم بە چۆن بڵاوێتەوە منیش ڕاستی زۆر گوێم لە پرسیارەکەی نەبوو با بچین لای پرسیارەکەی دایکی ئەحمەد باسی تاقیکردنەوە شتی وایە کرد گوێم لە هیچیان نەبوو ڕوون نەبوو ناڕوون نەبوو لام چی ئەڵەن دەنگەکە نەهاتە لای من ڕاست دەکات دەنگەکە نات هاوکارانمان ئەگەر هاوکارمان بن تاکو بزانین باسی چی کرد و کاتە زریان ئەچینە لای زریان لە سلێمانیەوە زریان ئێوارەت باش پەیوەندیەکەی دیارە بچڵاو زریان زۆر باشە دکتۆرە خەندە باسی ئەوەمانە کرد کە ئاوی گەرم تاکو بەچی میکانیزمی کار لە ڤایرۆسەکە کە ئەی باسی ئاوی گەرمت کرد کە ڕوونکردنەوەت لەسەریە ئەی دەرمانە پاکشکەرەوەکان تاکو چەنێ پاکەرەوەکان بە تایبەتی سابوون هەر تایپێکی سابوون بەیانی مەرجنیە ئەو سابوونانە بێکاڵێ ئەنتی بەکتریالەواتە دژە بەکتریان هەر سابوونێکی ئاسایی بێ کاریگەری خۆی هەیە لەسەر ڤایرۆسەکە بۆچی چکە سابوون عادەتەن مادەی کە لی دروستەکرێ مادەیەکی چەوریە باشە پێوترێ هایدرۆفۆبیک ئەم هایدرۆفۆبیکە چی ئەکات ڤایرۆسەکەش بەرگی دەرەوەی ڤایرۆسەکە پێوترێ لیپید ئێنڤلۆپە کە بەرگێکی هەیە بە مادەی سابوونەکە ئەو ڤایرۆسە بەرگەکە ئەتوێتەوە بەرگەکە چۆن ئەڵەی هەشاشە بێ بریناریەکی پێئگا کە بەرگەکەش بریناریەکی پێگەی ڤایرۆسەکە ناتوانێت بەو تۆکمەیەی خۆی بچێتە ناو خانەکانەوە بنووسێ پێوەی و کاریگەری خۆی هەبێ لە سەرخانەکان کەواتە دەستشتن بە ئاو سابوون لە هەموو ڕێنمایەکان لە تا ئێستاژ لە خاڵبەندیا یەکەم خاڵە کە ئیشی لەسەرەکرێ و باشترین ڕێگای خۆپاراستنە لەم ڤایرۆسە باشە
دەچینە لای کاگازات لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاگازات ئێوارەت باش. زۆر سپاس. فەرموو کاگازات چی پرسیارێک؟ زۆر سپاس. زۆر سپاس. بەنسبەت ئێمە مەجموعەیە نەخۆشی بڵێن حساسیەتی سنگمانەیە یا ڕەبۆمانە وەکەزانی مەڵبەندی حساسیەت و ڕەبۆ هەیە لە شاری سلێمانی. ئێستا ئەو مەڵبەندە داخراوە. من مناڵێکم عیلاجی هەیە، عیلاجی ماگانەی هەیە، دکتۆرێ ببینێتەوانێت کە عیلاجی بۆ بنووسێ. من حەزەکەم لە ڕێی کەناڵە بەڕێزەکەی ئێوە داواکار بن ئەو مەڵبەندە بکرێتەوانێت لە بەرەوەی زۆر نەخۆشەیە پێویستی بە عیلاجی ماگانە هەیە. نازانین لە شوێ پێیکەین یابێت دکتۆر ببینێتەوانێت، چونکە ئێمە ماگانە کاچینەوانێت دکتۆرەکان عیلاجەکەی بۆ ئەگۆڕیایی پێویست بەو عیلاجیان ناکاتێ خۆی عیلاجی کتابەتری بۆ نووسی. ئێستا ئێمە چارمان چییە؟ زۆر باشە. پرسیارەکەت گەیشت کاگازات. دەچینە لای کاک سەعید لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک سەعید ئێوارەت باش. ئێوارە باش. زۆر سپاس. بەخێر هاتنی دکتۆرەی دەکەم. کاک سەعید بێ زەحمەت دەنگت بەرزکەیتەوە زێر دەبێت. بەڵێ بەخێر هاتنی دکتۆرەی دەکەم. حەزم کرد ڕوونکردنەوە چی بکەم بەنسبەت ئەو کاک سەعید دەنگت زۆر خراپە چونکە تەلەڤیزۆنەکە زۆر زیادە لە چی دیمە نازانم دیارە ئەگەر تەلەڤیزۆنەکەت کەمێک کەسکەی ئەزێر دەبێت کەناڵەکەی بکۆڕم. ئۆکێ باشە ئێستا فەرموو کاک سەعید. باش سپاس دەکەم. بەخێر هاتنی دکتۆرەی دەکەم. حەزم کرد ڕوونکردنەوە چی بکەم بەنسبەت ئەو مادەی پاککەرەوانە کە لە ماڵەوە بەکاردێتن بەڕاستی زۆر زیان بەخشی هەیە لەسەر ئەو بەکتریانە کە لە ئەوەکەی دەژیتن لە بەشەری هەیە لە مرۆڤ هەیە. حەز دەکەم ینی دکتۆرەش ئاماژەی پێکرد گوتی کە ئەم مادانە نابی زیاتر ئەمە بەکاری بینین لە ماڵەوە خاصەتەن ئەگەر مناڵەکان لە ماڵەنە ماڵەکەش تەحویەی نییە زۆر بەڕاستی لە زیات ئەوەی سوودبەخش بیتن لە بەشەری زیان بەخش دەبیتن خاصە لە ئەو بەکتریایەکان. و حەزم لێ بوو ئەوەش بکەین یعنی لە دنیاە تا ئێستا ئەو عیلاجان نەدۆزرایتەوە. ئایا دکتۆرە پێت وایە لە با بڵێم چەند ساڵی دیکە ئەو بەکتریای خۆی دەگۆڕیتن و احتیمالە بەکتریایەکی دەوەش بەخوەتر؟ کاک سەعید پرسیارەکەت گەیشت بێگومان وەڵام مەدرێتەوە. دەستخۆش. بچینە لای پرسیارەکەی کاگازات باسی ئەوەی کرد کە ئەوان کێشەی هەناسەتونیوان. ئەگەر نەخۆشەکانیان وەزعیان سابتە هیچ مشکلەیەکی نییە بەس تەنها خۆیان ماگانە سەردانی سنتەری حساسیت و ڕەبووەکەن ئەتوانێت ئەم ماوەیە بوەستێ. ئەگەر نەخۆشەکە هیچ هەناسەتونینی و بەردەوام دەرمانەکانی خۆی بەکارهێنێ ئەتوانێت ئەگەر هەیان بوو هەر لە ڕێی کەناڵەکەی خۆتانەوە دکتۆر کامەران دکتۆری نەخۆشیەکانی سنگە چەند دکتۆرێکی بەڕێزی تر ڕقەمەکانیان لای دکتۆر کامەران هەیە کە ئەو شەوە خۆی ڕووماڵی کرد وتی ئەمە ڕقەمی دکتۆرەکانمانە کە دکتۆری نەخۆشیەکانی سنگن ئەتوانن پەیوەندیان پێوە بکەن و ئەوەی ئەگەر حاڵەتێکی کتوپڕی هەیە وەری ئەگرن لە خەستەخانە لە نەخۆشخانەکان بەردەوام نەخۆش وەرەگرن گەر حاڵەتێک کتوپڕ هەیە و هەناسەی زۆر تونگە و نەخۆشەکە لەوەیە بخینکێت ئەوە جیاوازە. بەڵام ئەگەر نەخۆشەکە خۆی بەردەوام عیلاجەکەی خۆی وەرەگرێ ماگانە پزیشکەکەی خۆی ئەیبینێتەوە ئەتوانرێت لە بکاتەیە یعنی تۆزێت ئاسایی یعنی خۆ تۆ شەر نییە جار هەیە خۆی نەخۆشەکە پابند نابێت دووسێ مانگ جارێگێتەوە ئاساییە. ئەگەر وەزعی نەخۆشەکە جێگیرە هیچ کێشەی نیە هەناسەتونی نییە تەنها دەرمانەکانی خۆی ئەخۆ ئاساییە بایەکمانیکەش تەخیر بێ لەوە باشترە ئەو خطورەتە بێنێتە سەرجیانی خۆی و بێتە خەستەخانەوە مناڵەکانیشت هەمیان بێنتە دەرەوە بۆ نەخۆشخانە کە لەسەر زۆر مەترسیدارە. سەعید باسی ئەوەی کرد کە ئەو مادە پاککەرەوانەی کە بەکارهێنین ئایا مادە سوودبەخشەکانی جەسەمان لەناوە بات و باسی ڤایرۆسەکەشی چەند ساڵی ڕابردووجارێ سایی چەند دۆزراوەتەوە. من باسم کرد بەنسبەت مادە پاککەرەوەکان وتم ئەگەر جارێ بەبێ دەستکێش بەکاریان بێنی هەموو پێستی دەست زۆر لە خەڵکانێکی ئێستا هەمووی تووشی ئەگزیمای پێست بوون هەمووی تووشی چۆغەڵانی پێست بوون لەبەرەوەی بەبێ دەستکێش بەکارێنن بە تەرکیز بڵین بە چڕی زۆر بەکارێنن باسم کرد کە ئەوە خۆی باش نییە و لە ناو ماڵەکەی ئەگەر تۆ لە ماڵەوە بمێنیتەوە و نەچیتە دەرەوە پێویستە بۆ هەموو مادە پاکەرەوەی نیە تەنها کە لە دەرەوە هاتیتە ژوورەوە وەکو پێم وتی دەستکی دەرگاکان و ئەو شوێنانەی کە بەرکەوتەی هەیە لەگەڵ دەرەوە پێویست بە پاکردن ئەوانەش هەوا لێات و ئاڵمگۆڕکردنی هەوای لە ناو ماڵە ئەوەش زۆر زۆر زەڕورە و
کێشانە دروست نکات. دەچینە لای کاک ئەحمەد لە بازیانەوە لەگەڵمانە. کاک ئەحمەد ئێوارەت باش، فەرمون پرسیارەکەت ئاڕاستەی دکتۆرە خەندە بکەم. دێوانەی باش بەخێراتنی دکتۆراکەین. زۆر سپاس. وڵایی من لە بەیانیەوە دوو لە ڕووی جەنابتان و بینەران زەحیر بوومە و پشت و پێم ژانەکە کەمێک تایشمێ بەس نە ئەکۆکم نە ئەپشمم. باشە چاوەڕانی وەڵامی دکتۆر بە سەرچاو وەڵام مەدرێتەوە. دەچینە لای کەیفی لە ڕانیە. کا کەیفی ئێوارەت باش. ئێوارەتە باشیان سوپاس دەکەم بەخێراتنی دکتۆر دەکەم. فەرموو کا کەیفی چی پرسیارەکەت هەیە؟ من خۆم نەخۆشی سەرەتانم هەیە. ئایا ئەو کەسەی کە سەرەتی هەبێ بۆ کۆرۆنا توانای کەمترە یا زیاترە؟ هیوای تەندروستێکی باشت بۆ خوازین، هیوا خوازین کە زۆر باش بیت بێگومان وەڵام ئەدرێتەوە. دەچینە لای ئەحمەد لە بازیان کە تای هەیە و بەڵێ بەنسبەت کاک ئەحمەد کە ئەڵێ تام هەیە و تووشی زەحیری بوون 4 بۆ 5 جار زەحیر بووە، ئەڵێ پژمە و کۆکەم نییە ترساوە یەکسەرەوە لە ئەوا بووین ئەڵێن کۆرۆنا. ئاساییە کوتای هەیە ئەتوانێت مادام ڕەشانەوەی نییە تەنها زەحیرە، ئەبێ هەوڵ بە شلەمەنی زۆر بخوا بۆی وشک نەبێتەوە و ئەتوانێت پاراستۆڵ بخوا بۆ ئەوەی تاکەی دابەزێ. ئەمە ئەگەر لەو حاڵەتە مایەوە، ئەگەر زیاتر بوو یاخۆ نیشانەکانی دیکەی بەڵێ مەسەن بوو بە ڕەشانەوە، بوو بە ئەوەی کە خۆی بوو بە وش حاڵەتی وشک بوونەوە، مەسەن لە ڕۆژێکە لە 7 بۆ 8 جار زیاتر تووشی ئەم زەحیریە بۆ ئەتوانێت سەردانی نەخۆشخانە بکە. بەڵام ئەگەر هەر لەم حەدەیە بێ پێویست بە نەخۆشخانە ناکە، خۆی ئەتوانێت لەوانەیە سەرمابوونێک بێ، لەوانەیە حتا ینی ڤایرۆسێک بێ بەکتریایەک بێ بە خواردنەوە کە پیس بوو بێ خوارد بێت و ئیشەکە لە دوا ینی تەسیرەکەی لە دوا 48 ساعات هەر نامێنێ خۆی. لەبەرەوە پێویستی بە هیچ نییە تەنها شلەمەنی بخوا و حەبێک بخوا بۆ ئەوی تاکەی دابەزێ. هیواداری وەڵامەکە دووەرگرت بێ کاک ئەحمەد تەندروست باش بی. دەچینە لای کاک کەیفی، ئەوەی کاک کەیفی کە باسی کرد نەخۆشی سەرەتانی هەیە. بەنسبەت توشبووان بۆ نەخۆشی کۆرۆنا ئێمە هەمومان وەکو یەک معڕەزین بۆ نەخۆشیەکە، یعنی یەکێک لە یەکێک زیاتر معڕەز نییە بۆ تووشی نەخۆشیەکە. تەنها نەخۆشانی شێرپەنجە طبعا جیا ئەکرێتەوە، نەخۆشانی شێرپەنجە ئەویش لە چه حاڵەتێکە ئەگەر نەخۆشەکە مەناعی باش بێ، واتە ئەندامی بەرگری باش بێ، لە قۆناغی عیلاج وەرگرتنا نەبێ، لە قۆناغی تیشک وەرگرتنا نەبێ، باشە ئەنی ئەمە چۆنەڵێ پلەیەک باشترە. هەرچەنە ئێمە نەخۆشانی شێرپەنجە حسابەکەین بەوەی کە زیاتر معڕەزن بۆ ئەوەی تووشی کۆرۆنا ببن. ئەتوانێ ئەم بەڕێزە چی بکە؟ تەنانەت ئەگەر نەچێتە دەرەوە چوونە دەرەوە خۆی بۆ هەموو کەسێ هەر قەدەغەیە، ئەگەر تووشە دەرەوە ئەم ئەتوانێ ماسک دابنێ. خۆی ماسک بۆ خەڵک بۆ ئێمە پێویست نییە، بەڵام ئەو بەڕێزە ئەتوانێ ماسکدانێ بۆ ئەوەی بەرکەوتەی لەگەڵ خەڵکە ئەوە نەبێت. بەڵام ئەوەیە ئەم نەخۆشانە زیاترە بێ ئاگیان لە تووشی کۆرۆنا بوون حاڵەتەکانیان خراپترە لە خەڵکی ئاسایی. گینا ئێمە هەمومانۆکو یەک تووشی ینی خراپەکەشی ئەوەیە کە بەرگریان بەرگری کە جیها کە کۆئەندامی هەناس کۆئەندامی بەرگری باش ئیش ناکە. ئەمیش لەوانەیە ئەم حاڵەتەکەی نەمان پرسی چییە و چی چۆنیە، لەوانەیە لە قۆناغی عیلاج وەرگرتن تەواو بوو بێت، ئەوە ئەو کاتە ینی هەڵبەتە کۆئەندامی بەرگری ئینشاءڵڵا دوورە بێت لە نەخۆشی و هەموو لایەک بە دوور بن. دەچینە لای کاک عەلادین لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک عەلادین ئێوارەت باش. ئێوارەت باش دادەنێ. زۆر سپاس دەکەم. فەرموو کاک عەلادین چی پرسیارێکت هەیە؟ وەڵڵا پرسیارێکم هەیە لە دکتۆر. فەرموو. وەڵڵی من هەناسەمتم هەبێ، نا کۆکم، نە تام هەیە، هیچ شتێکم نییە، بەس عیب نەبێ قورگم تۆزێ وشکە بێت. باشە فەرموو کاک عەلادین، شکر تۆ تەندروست باشی، چی پرسیارێکت هەیە؟ وەڵڵی یەک پرسیارم هەیە دکتۆرە گیان. دکتۆرە من نە لە زووتام هەیە، نە کۆکەم هەیە، نە پژمەم هەیە، هیچ شتێکم نییە، بەس تۆ دەمە وشکە بێ دکتۆر. وشکبوونی دەمت هەیە؟ زۆر باشە، بێگومان وەڵام دەیاتەوە، بزانی هۆکارەکەی چییە. دەچینە لای دوا پەیوەندیمان کە ئەژین لە ڕادیۆ دووبارە پەیوەندی پێوە کردینەوە. ئەژین خان ئێوارەت باش، فەرموون چی پرسیارێکت هەیە توانی ئاڕاستەی دکتۆرە باخانی بکەیت. خەندا ببوورە وەڵی ئەمن بۆ خۆم ئەمەلیاتی وقوت دەما دوو جاریشم کردووە، تووشی شێرپەنجە بوو. ئێستاش دایمەن ماوەیە کە سەرم ێسێ و قورگم دێتێ. ئایا تا چەند هۆکارە بۆ توشبوونی کۆرۆنا و مەترسیەکانی چیە لە سەر ژیانم کە دوور بێت توش بم؟ زۆر باشە ئەژین خان تەندروست باش بیت. ئەژین خان نەخۆشی شێرپەنجەکەت لە چی مەرحەلەیەکە؟ تۆ لە ئێستادا لە مەرحەلەی عیلاج وەرگرتنی؟
نا من 4 ساڵ بەر لە ئێستا بوو 5 ساڵ بەر لە ئێستا شکر ئێستا باشەوازم زۆر باش زۆر باشە هیچ پرسیارێکی ترت هەیە لێ بکەیت تاو ئاژین خان هیوای تەندروستێکی باشت بۆ خوازین و بێگومان وەڵامە دەیاتەوە دەچینە لای پەیوەندەکە کاک ئەلادین باسی ئەوەی کرد کە قورگی بەس دەمی وشکە بێت دەمی وشکە بێ وتی قورگم ئەخورێ ناوتی باشم نەکۆکەی هەیە نەتای هەیە یەکەم شت ئەگەر شەکرەی نەبێت چونکە یەکێک لە نیشانەکانی شەکرە دەم و شک بوونە بەڵام طبعاەوە بێت چەند پرسیارێکی تری ئاراستە بکرێ ئامی زووزۆکە یعنی وەنیە هەندێک پرسیاری تایبەتە و قەلەقی یعنی یەکێک لە نیشانەکانی قەلەقی ئەگەر زۆر وەنیە دڵە ڕاوچەی هەیە و ئاسایی ئەگەر هەشی بێت چونکە ئێستا شتێکی ئاساییە هەموو خەڵک دڵە ڕاوچەی هەیە لەوانەیە ئەو دەم و شک بوونە توادارین بەسوودیش بشکێتەوە نێتە دەرەوە قەلەقی لە ئەگەر شەکرەی هەبێ ئەوە جیاوازە یعنی شەکرەی هەبێ بێت چێکی ئەوە بکات چونکە شەکرەش دەم و شک بوون ئەکا ئەگینا شتێکی ترمان نییەکە یعنی دوورە لە کۆرۆناوە پێویست بە ترس و قەلەقی ناکات و تەندروست باش بێ کاک ئەلادین دەچینە لای وەڵامەکەی ئەژین خان باسی بەڵێ خۆی غودەی هەیە ئەمەلیاتی کردووە و شێرپەنجەی هەبووە بە قسەی خۆی ئەڵێ من ئێستا 3-4 ساڵ لەمەوە پێش بوو ئێستا هیچ کێشەیەکی نیەواتە کۆندامی بەرگری ئاسایی بۆتەوە لەبەرەوە معڕۆزەکەی وەکو هەمومان وایە بۆ کۆرۆنا ئێمە چەند معڕۆزین ئەویش ئەوە معڕۆزە تەنها ئەوەی ئەو لەبەر ئەو حاڵەتی هەبووە زیاتر ئەبێ پابند بێ بەڕێنماییەکانەوە چوونە دەرەوەی کەمتر بێ ئەگینا وەکو ئەوەی کە بڵێ هیچ کێشەیەکی نییە تەواو عنی قورگی ئێشێت یا سەری ئێشی ئەوە دوورە لە نیشانەکانی کۆرۆناوە ئینشاءڵڵا دوورە بیت هەمیشە و تەندروست باش بیت و تەنها لە ماڵەکانت بمێنەرەوە بۆ هەمووتان جارێکی تر ئەوە دووبارەکەمەوە مانەوەتان لە نێو ماڵەکانە باشترین بڕیارە ئەخوت لەوەی کە بتوانن چۆن خۆتان بپارێزن باشترین خۆپاراستن لە نەخۆشی کۆرۆنا مانەوەتانە لە نێو ماڵەکانە ئێمە بەرداوامە بین لەگەڵ دکتۆرە خەندەیە دکتۆرە خەندە تۆکو پسپۆڕێکی مایکرۆبایۆلۆجی لە ئێستادا پسپۆڕانی مایکرۆبایۆلۆجی ئەرکێکی زۆرتان لەسەر و هەرێمی کوردستان بە تایبەت زانکۆی سلێمانی تاکو چەندێک ئەرکتان لەسەرەوە هیچ توێژینەیەکتان کردووە؟ بەنسبەت زانکۆی سلێمانی خۆ تەزانی بەڕێزمیانی ئیمکانیەتەکان لەناو هەرێمی کوردستان و لە عێراقیشە اونجا لە وڵاتانی دەریای ناوەڕاست هەمووی محەددە یعنی ئێمە لە ڕووی زانستیەوە کێشە نییە ینی چکە تۆ ئەو ئیشانی کە لە دەرەوە ئەکرێ لێرەش ئەتوانرێ بکرێ هەمووی بەپێی بەرنامە ڕێژێ و هەمووی پرۆتۆکۆڵە تۆ چۆن خواردنێک دروستەکەیت و چەند قۆناغێکی هەیە هەموو ئیشەکان لەسەر ئەم ڤایرۆسە و پێشبینیەکان و ئیشەکانی تری هەموو یەکشتە بەڵام ئێمە کێشەمان لە بوونی جیهازی باشە کە ئێمە لە ئێستاە مهمترین شت ئێمە پێویستمان بە جیهازی سیکوەنسەرەکە نییە لە عێراقا نییە ینی جیهازی سیکوەنسەر نییە بۆ ئەوی ئێمە بزانین سترینی ئەم ڤایرۆسەی کە بڵاو بۆ تۆ چ جۆرێکە لەوەی چینە لەوەی ئیتالیا لەوەی ئێرانە نازانی لەبەرەوەکو ئیمکانێت زانکۆی سلێمانی بەڵێ بە خۆشحاڵیەوە تاقیگەکانی خستۆتە خزمەتی وەزارەتی تەندروستیەوە و هیچ کێشەیەکی نیە و هەمووش ئامادەین بۆ ئەنجامدانی هەموو توێژینەوەیەک بەڵام نەجیهازی باشمان هەیە کە ئیشی لەسەر بکرێت ئیشی چۆن ئیشێکە جێدەستی دیار بێ ئیشێک ناکە وەکو بڵین دەستنیشانکردنی نەخۆشیەکە بە سوپاسەوە فەرمانگەی تەندروستی ئەیکات هیچ کێشەی نیە جیهازی ڕێڵتان PCR هەیە و دەستنیشانی نەخۆشیەکە ئەکەن بەڵام ئیشێکە ئێمە ئیشکەین لەسەر پێکهاتەی ڤایرۆسەکە لەسەر جۆری ڤایرۆسەکە و ئەوەی کە لە کوردستان بڵاو بۆتەوە لەسەر ئایا ئێمە ئەتوانین دژەتەنی ئەو ڤایرۆسە بەکاربێنین چۆن وەری بگرین چۆن پاکی بکەین و ئەمانە هەمووی مەوادێکی زۆر و ئیشێکی زۆر و جیهازی زۆر و پارێکی بێشماریەوێت کە لێرە زەحمەتە پێکمان لێسەردا ئەوە زەحمەتە بەردەستکردنی زۆر باشە دکتۆرە خەندە ئێمە واگەینە کۆتایی پرۆگرامەکە ئەگەر هەچ ڕێنمایەکت هەیە بتەوێت بە هاوڵاتیانی بگەێنیت تەنها ڕێنمایی منمانەوەی لە ماڵەکانە و نهاتنە دەرەوەی چکە بەڕاستی ئێستا من کە هاتوون بۆ ئێرە بینیومە هەستم بەوە نەکردووە قەدەغەکردنی هاتوو چۆیە خەڵک زۆر لەسەر جادە بووە دەستی مناڵیان گرتووە لەگەڵ ئەوەشکە هێزەکانی پۆلیس لەگەڵ ئەوەی لە ئەرکان هێزەکانی ناوخۆ هەمووی لە ئەرکان بڵاو بوونەوە بەڵام خەڵک ئەبێت یارمەتیان بات ئەوان ناتوانن یعنی کۆنتترۆلی هەموو شار بکەن وایە تەنها ئەوەی کە ئەیبینی سیارە لەسەر جاڵانی لەگەڵامەکەند یعنی گینا خەڵکێکی زۆر لە دەرەوەیە هەموو بە چەند ڕێگایەکە هاتین بەردەم دوکانەکان نزیکی 6 بۆ 7 گەنجدان ئیشتون جگەرە ئەخۆن ئەمە زۆر خراپە خراپترین شت بۆ ئەم ڤایرۆسە بەرکەوتەیە چکە لەگەڵ بەرکەوتەیە خۆی ئەگۆڕێت و ئێمەش خۆشبەختانە تا ئێستا ئێمە ئەمانەوێ یعنی بەرکەوتە نەبێت بۆ ئەوەی ئەو ڤایرۆسە وکو خۆی کە هەیە ئێستا هەروە ببێنێتەوە گۆڕانێکی بەسەرانەیە و
تووشی حاڵەتێکی نەخوازراوە بین ڕاستە و دەستشتن و پابندی ڕێنمایەکانی فەرمانگەی سپاس دکتۆرە خەندە عەبدولەتیف ئەنوەر پسپۆڕی مایکرۆبایۆلۆجی کە ئەمڕۆ لەمان بووی سپاس بۆ تەواوی ئەو زانیاریانەی کە بە ئێمە و بینەرانیشت بەخشی و وەڵامی هەموو پەیوەندیەکانیشی وادارین کە یا بێتمانەوەی کە تێگەیشتێتین ئەوەی کە تایبەت بوو بە پسپۆرەکەی دکتۆرە خەندە بێگومان ئێمە وەڵاممانیاوەتەوە و دووبارە منیش پێتان ئەڵێم داواتان لە یەکەم تکایە پابند بن تکایە لە نێو ماڵەکانتانە بمێنەوە مانەوەی ئێوە پابند بوون ئێوە با ڕێنمایە تەندروستیەکان گیانی خۆت و خێزانەکەت و هەموو چواردەورەکەشت دەپارێزیت بۆیە لە نێو ماڵەکانتانە بمێنەوە بە ماوەیەکی کەمە ئینشاءالله ئێمە کۆتایی بە ئەم ڤایرۆسە دەهێنین و زۆر کاتمان ئەمێنێت بۆ بەسەربردننی هەموو ئەو شتانەی کە لە ئێستادا حەزمان لەیەتی و سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون بۆ هیوای کە هەموو ئەو ڕێنمایانەی کە دکتۆرە خەندە پێیان هەموو زانیاریەکان سوودی هەبوو بێت و جێبەجێ بکەن هەتاکوی ئێوارەیەکی دیکە و بە میوانداری پزیشکێکی دیکەی پسپۆر ئێمە دەبین و میوانی ماڵەکانتان ئێوارەیەکی خۆش و ئاسوودە بن.